بەناوی خۆی گەورە سڵای خۆتان لەبێ بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێکەوە بینەرمانن خۆشحاڵی نەمڕۆژ لە خزمەتتانایم بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بورگە و بابەت لە پەیامی ڕۆژەوە هیوادارین سەلامەت و تەندروست بن و بینەری بورگەکانی ئەمڕۆمان بن. زۆر سپاس بەناوی خی گەورە و میهرەبان ئایزانم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بورگە و بابەتی جیاواز لە خزمەتان نابین بۆ مێدەی تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە ئینشەڵڵاه بورگە و بابەتەکانی ئەمڕۆژمان کۆمەڵێک سوود و زانیاری بێوێ عزیز بگەێنن لە بەشی یەکەمی بەرنامەکەشماندا باس لە ژیان و وەروە یادێک لە کەسایەتیەکی گرنگی یان نووسەرێکی گرنگی کوردستانی باشوور و کوردستانی گەورە دەکەین ئەویش کۆچکردو مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدارە دانەر و نووسەری کتێبی ئەلفوبێی کوردی کە بەشێکی زۆر لە هاوڵاتی و هاونیشتیمانی و مامۆستا و قوتابی خوێندکارانی جیلی ڕابردوو وەروە مامۆستایانی ئێستا یادگاریان لەگەڵ ئەلفوبێی کوردی و وەروەها وانەی کوردی یاخود ڕێزمانی کوردی کە هەبوو لە قوتابخانەکان کە بەشێکی زۆر ئێمە لەسەر ئەو کتێبە فێری زمانی دایک بووین باس لە ئەزمون و وەروە کاریگەری و ڕۆڵەکانی مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار دەکەین لەسەر ڕۆشنوەری کوردی. جاشوان دووانە هەبوو هەمیشە باسەکراوەک ئەوەی کاڵێ دارا دوو داریدی یاخود دوی دادەڕژاوە بڕوان ناکەم کەس ئەوەی بیر چوبێتەوە و بۆ خۆی ڕۆڵێکی زۆری هەبوو لە سەردەمی ئەوانی کە خوێندوانە و پێش ئەوەی ئەم پەروەردەی ئێستا بگۆڕێ و هەر لەو بورگانی ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون تەوەرێکی ترمان هەیە باس لەوە دەکەین کە جژنەکانی ئیسلام هەمیشە ڕاهێنانە لەسەر چاکەکاری کار دەکات بۆ پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و هاوکاری هەژاران و بەسەرکردنەوەی کەسان و بەهێزکردنی دۆستایەتی و خزمەتی و خۆشەویستی کە هەمیشە پامێکی جوانی لە پشتەوە بۆیە پێویستەکە کە ئەم جژنانە هەبن و ئەم چاکەکاریە تێیدا ڕەنگداتەوە و بتوانین ئەم جژنانە بە شێوازێکی دروست بەڕێ بکەین بۆیە لەگەڵ مامۆستایەک باسی لەگەڵ دەرووناسێک باسی ئەوە دەکەین کە ئایا ئاینی ئیسلام و ئەم بۆنانە تا چەندێک گرنگە و تا چەندێک دەبێتە هۆی بڵاوبوونەوەی چاکە و چاکەکاری وا کۆمەڵێک پام لێریشمان لەگەڵدا دەبێت و زانیاریەکانی ڕۆژمان لە ناوچەش جیاوازەکانەوە بۆ دەگوازنەوە. وڵایزان سەرەتاش دەچین لای پێشبینیەکانی پلەکانی گەرمای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. دووبارە سڵاوتان لێ عزیزان لە تەوەری یەکەمدا باس لە خزمەتەکانی مامۆستای گەورەی پەروەردەی کوردی ئەلفوبێ ئەویش مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدارە کە ڕۆڵێکی کارای هەبوو لە ئەلفبێی کوردیە و ئەگەر زۆرێک لەوانەی لە کۆندا ئەو پەروەردەیان خوێندبێ بیریانە کە کۆمەڵێک گوانەی هەبوو و ئەم مامۆستا کۆمەڵێک خزمەتی باشی کردبوو و خاوەنی کۆمەڵێک بڕوانامە بوو و توانی کتێبی کوردی
کوردی دابڕێژێتەوە و بیکات بەوانەیەک لە کوردستاندا و چەند جارێک چاپی کردوتەوە. ئەمڕۆ باز لەو خزمەتەکانی ئەو دەکەین تا چەندێک خزمەتی بە لەوەی کوردی کردووە و لە نەمانی ئەو منهەجەی کە پێشتر مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار نووسی بووی چی بۆشاییەک دروست بوو ئاەتوانی وێتی ئەو منهەجەی ئێستا هەیە لە ئاستی ئەو منهەجایە بێ کە مامۆستا ئەو کات نووسی بوو و خزمەتێکی زۆری بنەوەی کورد کرد. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئاوت ئەبوبەکر سەرپەرشتیاری پەرۆدەیە. مامۆستا بەخێر بن. سپاس بۆ ئامادەبوونێ. سپاس بۆ ملاتان دەستان خۆش بێت. مامۆستا با کورتێک لەسەر ژیانی مامۆستای گەورە مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار بزانین. سەرەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان درود و سڵاو بۆ ڕەحمەتی هەموو ئەو کەسانەی کە فێری وشەی کوردیان کردی کە لەگەڵمانە ماندوو بوون ئەرکیان کێشا لە هەمان کاتە توانیان ئەو پەیامەی بەوان و بیگەن بە ئێمەش بگەین بەنەوەی دوای خۆمان. لە شاری سلێمانیە کۆمەڵی خەڵکی جوانمان هەیە کاڵین شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری یەکێک لەو بەردی بناغی ڕۆشنبیری شاری سلێمانیش مامۆستا برایمە. مامۆستا برایم لە ساڵی 1920 لە شاری سلێمانی لە سابونکەران لەدایک بووە. یەکەم کەسی بنەماڵەکەی خۆیەتی چەند برایەک و چەند خوشکێکی هەبووە. ئەو کات خوێندن لە سلێمانیە تۆزێک ناڕەحەت بۆ دەگمەن بووە. بەڵام قوتابخانەی فەیساڵی باوەشی گەرمی کردوتەوە بۆ هەموو ئەو کەسانی کە خوێندن و خوێنەواری عاشقی ئەوان بوون. بۆ ئەمە بەستەش ئەمین باڵدار گوایە باڵدار لەقەبی باوکێتی نەک لەقەبی خۆی بێ نازناوی باوکێتی. ئەو کات چەند برایمێک لە سنووری ئەو گوزەریا ئیشیان کردووە کاریان کردووە. بڵێن کاک ئەمینیش قاپوتێکی گەوری بەسەر شانە بۆ قۆڵی تێ هەڵ نەکێشاوە هەموو وەختێک کە ڕۆشتووە قۆڵەکانی هین کردوتر ئەوانەی کە هاوڕێ بوون و چۆنە دڵخۆزی ئەو بوون بۆی جاب کرد ئەم برایمە لە برایمەکانی تر لە ئەم ئەمینەکانی تر توان ئەمین باڵدار. هەندێکی جەڵێن زۆر بە سەریعی ڕۆشتووە ئەو مەسافەی زۆر بەکەین بەدوتان وڵاڵی باڵدارە ڕات تر مامۆستا برایمیش کاتێک قوتابخانەی فەیسەڵی تەواو کردووە 6 ساڵ بوو ئەو کاتە لە سلێمانیە ئەتر قۆناغی تر نەبوو زیاتر بخوێنێت. خەڵکیش تامەزرۆی ئەوە بووە دێهاتەکان و شوێنەکان پڕ بکرێتەوە بە مامۆستا. بۆ مەبەستەش حکوومەتی مەلەکی ئەو کاتە دارمعەلیمینی ڕیفی کردوێتەوە لە بەغا کە 4 ساڵ بووە. ئەمیش لەگەڵ باوکی و چەند کەسێکی ترا چوونەتە ئەو قوتابخانەی و مامۆستا برایم لە دارمعەلیمینی ڕیفی وەرگیراوە. دوای 4 ساڵەکە بووە بە مامۆستا. ئەو کات لە سلێمانیە خوێندن و خوێنەواری لە حوجرەکانە بووە یان چەند کەسێک و نەزبەدی مەلا و فایق بێکەس و زێوەر و ئەمانە خۆیان وەکو چۆن ساڵی خوێندنی ئەهلی ئەوە لە ماڵەکەی خۆیانە قوتابخانەیەکیان کردووە و منداڵیان فێری خوێنەواری کردووە. چونکە نەزبەدی مەلاڵێت ئەوەی مرۆڤەکان جیاکاتەوە لە هەموو ئاژەڵەکان تەنها خوێنەواریە. بۆ ئەمە بەسەر گوڕوتینێکی باش درراوە بە شاری سلێمانی. کاتێک مامۆستا برایمە گەڕێتەوە بۆ سلێمانی یەکێک لە قوتابخانەکانی سنووری دوکان لە قەمچوغا لێوێ بە مامۆستا. ئەو کاتەش پرۆگرامێک هەبووە لە خوێندنە پرۆگرامەکەی مامۆستا ئەحمەد عەزیزاغا بووە کە زیاتر تەنها وشە بووە لەگەڵ پیتەکانە کە چۆن بیناسیێنێ بە قوتابی. کاتە ئەو نسخێکە لەو کتێبە ئەمە یەکێکە لەو پرۆگرامانی کە ئەو کاتە ئەحمەد عەزیزاغا ئەتوانی بڵین دووهەم کەس بۆ ئەلفوبێی داناوە بەڵام پێش ئەو خەلیل خەیاڵیمان هەیە کە ئەلفوبێیەکی داناوە. ئەمیش تەنها هەر پیت و وشە بووە. دوای گۆڕانکاری بەسەرهات بۆ ئەمە بەسەر مامۆستا حامید فەرەج لە ساڵی 1936 ئەلفوبێیەکی دانا ئەتوانین بڵێن سوودی وەرگن لە هەموو ئەلفوبێکانی تر ناوینە ئەلفوبێی کوردی. چونکە لەو پێش ئەلفوبێکان یا فارسی بوو ساڵی 36 لێرەیە ئەلفوبێکان کە خوێنرا یا تورکی بوو یا فارسی بوو یا عەرەبی بوو بەڵام بۆ ئەوەی جاب بکرێتەوە حامید فەرەج هاوچی کرد ناوینە ئەلفوبێی کوردی. اینجا لێرەیە کاڵین ئەلفوبێ تەنها لە ساڵن لە حوجرەکانە مامۆستا ئەلفوبێی فێری قوتابیە کرد ئەلف با تا ثا جیم لەگەڵ ناوەکانیە. بەڵام ئەوەی مامۆستا حامید فەرەج هات لەگەڵ پیتەکان و وشەکانە وێنەشی بۆ زیاد کرد تا 1946 چاپی دووهەمی بۆ کرایەوە. دوای ئەوە مامۆستا برایم باڵدار کە ئەم منهەجەیەوتەوە زۆرێکی تیژ لە مامۆستاکان ئەم پرۆگرامەیانەوتەوە هەستیان کرد مناڵی کورد وردە وردە پێویستی بەسجی زیاتر هەیە مناڵی کورد زیاتر چاوی کراوە خەڵک پێویستە گۆڕانکاری تر بکرێت گۆڕوتینێک بدرێتەوە بەم بوالە. بۆ مەبەستەش مامۆستا برایم باڵدار هات چی کرد ئەلفوبێیەکی دانا لە ساڵی 1947 بۆ 48
نووسیە و پاگنووسی کرد و ئیشی بۆ کرد لە ساڵی 1950 چاپی بۆ کرا. پاشە مامۆستا ینی بێگومان زمان ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری بەسەردادێ بەڵام کۆمەڵێک بنەمای زمان هەن جێگیرن ناگۆڕێن واتە لە ڕووی زمانەوانیەوە ئەی ڕێزمانیەوە بەتایبەت بۆ ئەو خۆناغی ئەو سەردەما بۆ ئەو هەنگاوی مامۆستا ئەمین باڵدار هەم ینی منهەجەکان گۆڕانکارێکی وای بەسەرا نهات و هەسەکەی وشەی کوردی زۆر پەتی جوان جا زۆر سەرنجڕاکێش زۆر ورد ئەم ئیلهامانە ئەم کاریگەری ئەم با بڵێن کتێبەی مامۆستا توانین بڵێن هەنگاوێکی جەوهەری هەنگاوێکی گرنگ یان قۆناغێکی نوێ بوو بۆ فێربوونی قوتابی و خوێندکار بە ئەلفبەی کوردی یان هێک هەنگاوێکی زۆر باش بۆ ئاشناکردن بە زمانی خۆی بە مۆسەبرایم کەسێکی چۆن لە وریا بوو لەو بوارەیە ئەوانی جەناوت باسیەکەی هەستی بەمانە هەمووی کرده بوو پێویست بوو گڕوتینێک بدرێتەوە بە پرۆگرام تا ئەو کاتە مەعاریفە بوو یعنی ئەو شتانەی ئەخوێنرا هەمووی معریفە بوو تەنها فێرکردن بوو پەروەردیتیانە بوو ئەو شانی کە بەکاری ژەهات زیاتر کۆمەڵێک وشە بوون کە لە دەوری قوتابیەکە ئەسوڕایەوە ئێستا هەندێک وشە بەکار هاتوو لە پرۆگرامی پەنجاویەکی مامۆستا برایم ئێستا بۆ مناڵی ئێستای باسکە ئێستا من بۆ تۆی باسکەم هەردی تێناگەی مۆزوعەکە چییە بەڵام لەگەڵ پێشکەوتنی ڕۆژگارە مامۆستا برایم لە ساڵی 53 هات گۆڕانکاریکی تری کردەوە لە پرۆگرامەکەیە وێنەکێشی بەتوانە بە بابەجان توانی هەندێک لە وشانەی کە لە یەکەما بوو مامۆستا برایم خۆشی لای بێت کۆمەڵێک لە ناوەڕۆکەکەشی گۆڕی یاخود تەنها شێوازی کتێبەکە ناوەڕۆکەی گۆڕی گۆڕانکاری تێکرا ئەمە وەکو ناوەڕۆک وەکو وشە گۆڕانکاری تێک وەکو هەنگاوەکانی وتنەوەش بۆ ئێمە تەنها کێشەمان پرۆگرامەکە نییە ئەبێ بزانی چۆن ئەم ئەلفوبێیە ئەوترێتەوە لە هەمان کاتە وێنەکانیشی دەستکاری کرا لە ڕەشوسپێ بوو بە ملەوەن بوو بە ڕەنگین ئەنجا مامۆستا برایم بە کارتێکەری کۆمەڵە پرۆگرامی تر بۆ یەک پیت 2 دەقیدا نابوو بۆ نمونە کاتێک کە ئیگوو بۆ پیتی مەڕ بابەتێکی مەڕیدا نابوو بابەتێکی بۆ پیتی مێ 2 دەقیدا نابوو بۆ پیتی غێ 2 دەقیدا نابوو یعنی غێ سەرەتا لەگەڵ غێ کۆتایە دوانی هەبوو ئەمە بۆ پرۆگرامی ئەو کاتی عێراق شتێکی ناوازە بوو دوای ئەوە لە ساڵی 56 ترودی میتلمان ئافرەتێکی بەتوانا بوو لە ئەڵمانیاوە هێنایەن توانی وێنەکان بکاتەوە توانی وێنەکان بکاتەوە بە لەسەر چی لەسەر ئیشەکەی مامۆستا بەدیع باباجان هات چی کرد وێنەکانی جایتر کێشایەوە بەڵام بەملەوەنی بەڵێ بەملەوەنی ئەوەی بەدیع باباجان هەر ملەوەن بوو ئەوەی مامۆستا بەدیع باباجان یەکەمین پرۆگرام بوو لە عێراقا کە بە شێوازێکی ڕەنگین دەربچێت بۆ ئەو کاتێک کورد شتێکی کەم نەبوو اینجا لێرە ئەم ئافرەتە ئەڵمانیا هاوچی کرد هەمان وێنەکانی خەلدونیە کە ئەو کاتە مناڵی کورد ئەی خوێند مناڵی عەرەبی شەرەی خوێند لەگەڵ ئەم پرۆگرامە هەر ترودی میتلمان وێنەکانی بۆ کێشایەوە بەڵام بەداخەوە مامۆستا برایم لێرەیە نەباسی وێنە کێشەکەی کردووە نەباسی خەتاتەکەشی کردووە بەڵێ ئیتر هۆکارەکە نازانم مامۆستا برایم باڵدار لەگەڵ ئەوەشە کۆمەڵی خەڵکی شار کۆمەڵی نووسەری زۆر چونکە دانانی پرۆگرام بەتەنیا ناکرێت یعنی من لەگەڵ چەندین نووسەرا قسەم کردو ئەڵێ ئێمە لەم پرۆگرامەیە وشەمان هێنا وشەمان بردووە ئیشمان تیا کردووە باشە لێرەیە مامۆستا برایم باڵدار هاوچی کرد سەیری کرد کۆمەڵی خەڵکی زۆری کوردستان خوێندنی دەرچۆ تەمەنیشی هەڵکشاوە بۆ ئەمە بەسە چی کرد ئەلفوبەیەکی بۆ گەورە دانا بۆ گەورەکانی ئەلفوبەیەکی دانا شتێکی جوان بوو لە ساڵی 56 57 ئەویش کەوتە ئیشکردنەوە هەنی سا خۆمان چۆن پێڵی نەهێشتنی نەخوێنەواری ئەو کاتە لە سەدەمی مەلەکیە ئیش لەسەر ئەمەژە کرا بە دەستەواژە عەرەبیەکەی مەحلومیە بەڵێ مەحلومی بوو ئەم پرۆگرامە ئیشی کرد لە 56ەوە بەم شێوازە ساڵانە تۆزی گۆڕانکاری تیاکرا مامۆستا برایم خۆشی کرا بە مدیری مەناهیج لە بەغا ئەمە هۆکارێک بوو بۆ ئەوەی کەوا ئەم پرۆگرامە جاربەجار چۆنە لە گۆڕوتینێکی باشی پێ بدەێت بەردەوام بە زیینوێتی بمێنێتەوە تا ئەوەی مامۆستا خۆشی بوو مامۆستا چوە ئەمریکا لێ خوێندنی تەواو کرد کتێبی دیکەی دەرکرد لە ساڵی 83 بە ناوی الاستعداد للقراءة والكتابة استعداد للقراءة والكتابة هەموو مامۆستایەکی پۆلیەک پێویستم کتێبە بخوێنێتەوە ئەگەر ئەم کتێبی مامۆستا نەخوێندە بۆ مامۆستای پۆلی یەک پرچەک نابێت ئەتوانین بڵێن ڕێبەرێک بوو بۆ ئەم کتێبە مامۆستا برای بۆ چۆنیەتی گەیاندنی بۆ چۆنیەتی مامەڵە لەگەڵ مناڵە بۆ ئاشنابوون لە مناڵی پۆلی یەک بۆ هەنگاوەکانی وتنەوەی پۆلی یەک حساکی لەو قسانەی کە ئەڵێ مناڵ لە 100 مناڵە 6 مناڵی چەبلەرە ئەنی بەدەستی چە بەنووسێت یەکێک لەو قسانەی ئەڵێ پێویستە تەختە ئەوەنە بێ مێزەکە ئاوا بێ مناڵی پۆلیەک ئاوا بکرێت
مناڵی پۆلیێک تەنها پێویست ناکە یەکسەر بچیتە سەر خوێندنەوە نووسین لێرە چەند وێنەیەکی داناوە ئەم وێنانە ئێستا ئیشی لەسەر ناکرێ بەداخەوە هەموو وێنێک لەمانە مامۆسای پۆلیەکە بێ ئیشی لەسەرکە ئەم پەیژەیە مامۆسا فێرە بێت لەسەرەوە بۆ خوار و لە ڕاستەوە بۆ چەپ هەموو وێنێک لەم وێنانە کۆمەڵێک شتی تاسیە ئەمە ناومانە ئستعداد للقراءة والكتاب یعنی ئامادەکردنی مناڵ بۆ نووسین و بۆ خوێندنەوە مامۆستا برایم باڵدار کتێبێکی تری دەرکرد بە ناوی کتێبخانە چونکە خۆشی لە زانکۆی سلێمانی توانی کەسێک بێت لە زانکۆیە جێدەستی دیار بێت تا ئەو کاتێک کتێبخانە زانکۆی سلێمانی گوێزرایەوە بۆ هەولێر ئەم لە زانکۆی سلێمانی ئیشی کرد بە بەردەوامیش لە پرۆگرامەکە ئیشیە کرد بەڵام بەداخەوە مامۆستا برایم باڵدار نەیهێش زیاتر ئیش لەم پرۆگرامەیە بکرێت ئەو کاتە حکومەتی بۆچی ماوەسا ینی حکومەتی عێراقی ئەو کاتەش ئەیگو کورە کورد کەیفی خۆیتەوەی بەسە بەڵام تۆ ئێستا وەرە کاتە ڕێگریەکان هۆکار هەندێک ڕێگری هەبوو ئەتوانین بڵین هەم سیاسی بوو هەم تموحی کەسەکان خۆشیان بوو چونکە ئەمە من لە شوێنێکا خوێن مامۆستا برایم باڵدار ئەو کاتێک کە من ئەم پرۆگرامم دا بەزان مکافەئەکەی من 12 دینار بوو ئەتوانم بڵین 12 میلیۆنی ئێستا بووە بەڵام بۆ پرۆگرامەکەی مامۆستا شتێکی کەم بوو بەڵام حکومەتی عێراقی ئەو کاتە گۆڕانکاری بەسەراهات لە مەلەکیەوە بوو بە جمهوری سیستەم و ئایدۆلۆژیای جمهوری جیاواز بوو لە مەلکی بەڵام هەر دەستکارێکی وای تیان نەکرا کەواتە ماوەساگەرە و پرسیارە بکەین ئەم پرۆگرامی ئەلفوبێ کوردی مامۆستا ئیبراهیم باڵدار کۆتا جار کە با بڵێن خۆی لە ژیانە بوو گۆڕانکاری تیا کردووە وەکو چاپی نوێ نەک چاپی نوێنی گۆڕانکاری بژار کراوە لە ساڵی چەندەوە بوو و تاکەیش بەکارهات لە 86 ئاخیر جار بژارگیان لە 56 جار ئەمە 56 کە دانراوە ئیتر باڵێ کەمێک بژاری تیا کراوە تا ساڵی 2000 لە سلێمانی تا چونکە ئەو کاتە شەڕی ناوخۆ بوو شەڕی براکوژی بوو هەولێر شتێک بوو سلێمانی شتێک بوو بەداخەوە دارەی ڕاستە ئەمە پرۆسی پەروەردە لەمە زەرێکی زۆری کرد وەزارەتی سلێمانی شتێک وەزارەتی هەولێر شتێک بوو مامۆستا عەبدوڵڵا ئەمین توانی ئیشێک بکات هاو ئەلفوبێیەکی دانا ئەم ناوەکەی گۆڕی لە ئەلفوبێەوە کردی بە ئەلفبێ باشە چاپێکی کرد بۆ ماوەیەکی تێست لەگە کۆمەڵێ مامۆسای بەتوانایە ئەمیش بە هەمان شێوە لە ناوی چاپخانەکەی بردووە لە ناوی نووسەرەکەی بڵێ وێنە کێشەکەی بردووە حەقی کۆمەڵێ شت لەمانیا ون بووە مامۆستا عەبدوڵڵا توانی دوای سێ چاپ ئەمە لە ساڵی 2000 بێتە بەردەستی قوتابیانی شاری سلێمانی سنووری وەزارەتی سلێمانی سنووری سەوس سنووری زەرد ئەوی مامۆستا برایم باڵداریان نەخوێند هەر کۆنەکە بەڵێ بەس مامۆستا عەبدوڵڵا لێرەیە دەستکراوەیەکی بۆ کرا جارێکی تر مامۆستایانی فۆرمات کردەوە یعنی بە حەقەت هەچ کاتێک پرۆگرامێک دائەنرێ لە سنووری وەزارەتی پەروەردەیە ئایا زانست بێ کوردی بێ عەرەبی بێ ئەبێ مامۆستای بۆ ئامادە بکرێت ئەبێ مامۆستا خول بکاتەوە خول ببینێت ئەگەر ئەم مامۆستای خولی نەبینی ئەو پرۆگرامی کە ئەیتێ بەسی پرۆگرامێکی تازەیە بەڵام بە سیستەمێکی کۆنێڵێتەوە لەم کاتەیە مامۆستا سەرکەوتوو نابێ قوتابی وەکو پێوی سەرکەوتوو نابێ ئەم پرۆگرامە کارتی هەیە ئەبێ ئەو کاتێ بۆی دانراوە ئەو بە شەوانانەی بۆی دانراوە تا سەل بێ ئەنجا قوتابەکە تیا سەرەکەوێت مامۆستا عەبدوڵڵا هەولێرە چی گۆڕانکاریەکی کرد بۆ پیتێک ئەوەی مامۆستا برایم کە 2 دەق بوو ئەم کردی بە 1 دەق یعنی بۆ بەڕێز وەکو مامۆستایەک ئەمەد بەباش بوو یا خراپ بوو کەم کرد ئەمەیان هەموو سنووری ڕۆژهەڵات سنووری هەموو ڕۆژە بە ئێرانەوە بە تورکیاوە بە سعودیەوە بە عێراق و بە هەموو شوێنەکانی تریشەوە ئەتر پرۆسی پەروەردە تەکانی یا بەرەو پێشەوە چوو مناڵ شتی زیاتر ئەویست ئێستا ئەو مناڵەی من ئەو ئایفۆنی پێیەتی ئەو ئایپاتەی پێیەتی مناڵەکەی جاران کۆلارێکی پێبوو عەرەبانەیەکی پێبوو پەتپەتێنیە کرد لە کچیش و لە کوڕیشە ئێستا مناڵی چێمان هەڵماتی پێ هەڵماتیانەکات مناڵی چێمان تێکەڵاو مناڵی گەڕەکەی بچێت 2 گۆڵی بکات مناڵی چێمان لەگە کۆمەڵی ئاژەڵە بڵێن ئەڕات و ئیژەکات بەعام کۆمەلگا گۆڕانکاری بەسەراهات کە گۆڕانکاری بەسەراهات زانست گۆڕا بیرکاری گۆڕا ئینگلیزی جارانە پۆلی 5ەوە خوێنرا ئەویش گۆڕاهاتە پۆلی سەنڕایز لەسەر سیستەمی سەنڕایز پرۆگرامەکان جارێکتر داڕێژرایەوە ئەم داڕشتنەوەی وەهای کرد کە پێویستە زمانی کوردیش گۆڕانکاری تێ بکرێ بەڵام مامۆستا کە مەنهەجەکانیان پرۆگرامەکان ئەگۆڕدرێ هی با بڵێن زمانی کوردی یا ئەوەی مامۆستا ئەمین تەمەن ئێمە لە قۆناغی یەکەوە هەتا قۆناغی با بڵێن کۆتاییم هەر زمانی کوردیمان هەیە بەڵام تر هەجارێک بە پێک ئەمە تەنها بۆ قۆناغی یەک نەبوو
بۆ قۆناغەکانی تریش گۆڕانکاری بەسەرهات بڵێ هەموو گۆڕانکاریەکان ئێستا جاران مامۆسای زانستی کچوکاڵی ئەوتۆ بەتەلە بوو معریفەیەکی کەمیتیا بوو بەڵام ئێستا بڕۆ زانست سیرکە ئەوانەی جاران لە بنەڕەتی لە پۆلی هەشت و نوێ خوێنرا ئێستا هاتۆ بۆ پۆلی 1 و 2 بەڵام ساڵ بە ساڵ پرۆگرامی زانست زیاکە فراوانە بێت بە پێی ئاستی ژیری و تێگەشتنی قوتابیەکە بابەتەکانی بۆ زیاکرێت ئێمە بڕیارمان ناوە هەڵیشمان ناوە لە پۆلی یەکەوە ئێستا گۆڕانکاریمان کرد پۆلی 1 پۆلی 2 پۆلی 3 لەسەریشە پۆلی 12 پۆلی 11 پۆلەکانی تر هاتی ئەمانەیە پرۆگرامی بێ ئەو مناڵی کە لە پۆلی 1 فێرە بێت هەتا پۆلی 12 دەرەچێت ڕنگدانەوەی پۆلی 1 تیا بێت نەک پرۆگرامی پۆلی حەوت ئاگای لە پرۆگرامی پۆلی هەژ نەبێت یا پرۆگرامی پۆلی ئێستا لەو ئیشیین ئێستا ئەو حاڵەتە هەیە ئێستا لەوەیین ئێستا یعنی سەر ئەوە باسی لەوەژەکەین ئەم پرۆگرامی مامۆستا عەبدوڵڵا یەکێک لە کارەکانی تری قۆناغی ئامادەکردنی گشتی دابەزاند کە مناڵی وا هەیە ڕەوزە نابینی بڵێ باخچە نابینێت مناڵی وا هەیە لە دێهاتایە پێویستە چۆن ئەم مناڵە چۆن خۆشیکی ئامادەیەکی لە پۆلا دابنیشێت کاتەوە کتێبێکی تر بوو یان هەمان بابەت نە کتێبێکی تر هاتە ئاراوتەوەی مامۆستا ئەمین ئێڵغاکرایەوە لە سلێمانیە ئەمە هاتە پێشەوە بەڵام مامۆستا و بەڕێوەبەر و یاری دەر و هەر هەمووی خولی بینی یعنی تەکانێکی باش بوو بۆ پرۆسی پەروەدە بۆ نمونە ئێستا من هەندێک وشە هەیە گەل لە پرۆگرامەکەی مامۆستا برایم باڵدارە بۆ مناڵی خۆیم باسکەم لی تێناگە بە سعاتێ بۆی شی بکەمەوە بەڵام مناڵی جاران لی تیە گەشت ئێستا ئەگەر باسی مەڕ بۆ مناڵێ بکەی ڕەنگە مناڵەکە لی بترسێت بەڵام جاران ئەوە لەگەڵ مەڕ و لەگەڵ ئاژەڵ و لەگەڵ شتەکانە تێکەڵ بوو یا ئێستا ئەو ژنانە هەندێک جلیان لەبەرایە و پیاوانە هەندێک جلیان لەبەرایە کە لە پرۆگرامی مامۆستا برای ما هاتووە ئێستا تەماشاکەی مناڵی ئێستا و خەڵکی ئێستا ئێمە نامۆیە بۆ جلە کە جلی کوردی ئەسڵیشە بەڵام ئەمە هێشتنەوەی باشتر نەبوو بۆی هیچ خۆی ئێمە کۆمەڵی بواری بە تێکەڵکردنی لەگەڵ کۆمەڵی بواری ترمانەیە بۆ نمونە مناڵی پۆلی یەک پێویست ناکە فێری هەموو شتێک بێت لە شیشەکەی خۆیان بە پێی توانە و بیرکردنەوەی خۆی کۆمەڵی شتی بەرێ ئەگەر ئێمە پۆلی یەک مناڵ فێری هەموو شتێک بێ ئەیکاتە پۆلی دوی بۆ چییە ئەگەر لە پۆلی دوو مناڵ فێری هەموو شتێک بکاتە قۆناغەکانی تری بۆ چیە نا ئێمە بەداخەوە هەندێک مامۆستامانڵی مامۆستا ئەم مناڵە هیچ وەکو پێویست شت نازانێت هیچ وەکو پێ کاکە نەخۆشی هەیە نەخێر ئەی هەر فێرە بێت من خۆم لە 94ەوە تا 2010 کوردی پۆلی یەکەم وتۆتەوە ساڵی وا هەبوو 50 لە بەسەر ڕسمەکانەوە 50 لە بەم دانیشتووە یەک دەفتەری ڕێنووسیشم لەوە کە ئێستا پێڵێن ئیملا بەداخەوە مامۆسای ئێمە ئێستا ئیملا ئەکات ئەتوانین بڵێن کابراک تازە فێری سایقی بە تۆ بینی لۆریەکی بیتە دەست بۆ هەدی و لۆریە لێ بخۆڕێت یان مناڵ ئێستا ئێمە هەمومان سەبارەت بە زمانەکانی تری خوێن نووسینەتی ژەمە خوێنەوە ئێستا تۆ نووسینێکی سینیت بەری نازانی بیخوێنیتەوە اینجا ئێستا داماویکتی بۆ مناڵی پۆلیەک دروست بووە کە زمانی ئینگلیزیە نووسینی خۆمان لە ڕاستەوە بۆ چە بەڕات ڕاست ئاراستەی پیتەکان و ئاراستی نووسینجا ئینگلیزی بە پێچەوانەوە لە چەپەوە بۆ ڕازێت اینجا مناڵ لە پۆلیەکە فێری ئەم دوو ئاراستەیە بێت پیتە ئینگلیزیەکان شێوازێکە پیتە کوردیەکان شێوازێکە باشە مناڵ وای لێت حتا پۆلی شەشیش تەواوکە دەسوخەتی خۆش نییە باشە ماوەستا وەڵا حەزەکەم هەر پێوەست بە بابەتەکەەوەم پرسیارەش بکەم بەڕاستی زەڕور بوو لە قۆناغی یەکی سەرەتاییەوە ئینگلیزی بخوێنرێ یان ئەگەر بەو شێوەیە کە ئێستا هەیە بۆ فرسەت هەیە کرێ لە قۆناغەکانی تر بخوێنرێ بەو خێرایە لێ کاتا دوو زمانی ڕێک دژی یەک ئێمە فواد عەبدوسەمەدمان هەبوو ماوەیەکی زۆر بەڕێوەبەری گشتی سلێمانی بوو درود بە ڕۆحیانەتی لەگەڵ سەدامە دانیشتێکی کرد سەدام وتی ئەبێ لە فاوە حتا زاخۆ مناڵ زمانی دایک بخوێنێت کە عەرەبیە ئەما مۆستا فواد سەمەدە مێژووکی بۆخۆی تۆمار کرد بەرامبەر بە سەدام وەستایەوە وتی لە کوردستانە سلێمانی و هەولێر و چۆچوو ئەمانە زمانی دایک کوردی عەرەبی نییە وتیان فواد سەمەد خوێنی خۆی کردە کاسەوە سەدام وتی نە هینیەکەین دیراسەیەکەین ئەو بوو دیراسەیان کرد خەلدونیان برد بۆ پۆلی 4 لە پۆلیەکانیان هێشت وتیان مناڵ لە هەموو دنیاە مناڵی پۆلی یەک بازنەی یەکە پۆیڵن پۆلی 1 و 2 3 بازنەیەکی پێڵن ئەبێ مناڵ تەنها فێری زمانی دایک بکرێت بازنەی 2 پۆلی 4 و 5 و 6 مناڵ ئەکرێ فێری زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی و فەڕەنسی و چۆچی ئەوانە بکرێت مامۆستاگەر قسەکانی شەنەبڕم بەڵام هەستەکەم بە گشتی ئەم باسی گشتیەکەین ئەوە تۆ حساب مەکە مناڵی وایە توانایکی ئیدراکێکی هەیە لە شوێنی با بە خۆی وەشتی تر فێرمێکی دوای هەر لە ژیانی ڕەنگەیەتەوە ئێستا مناڵمان هەیە من کە بینیوە زانیمە ئەم مناڵ دەستکاری تەسکەری بۆ کرەوە پۆلی یەک نابێت هەر لە ژیانی ڕەنگی یاوەتەوە
ساڵێک ئەگە پێشیان خستبی ئەم مناڵە بۆ پۆلیەک بۆی زوو بچێتە پۆلیەک لە ژیانیا تا قۆناغەکانیشی بڕیوەوەکو پێویست سەرکەوتو نەبووە حەقی ئەو ساڵی هەر کردوێتەوە بەڵێ مامۆستا ئەنی دەبینی ئێستا خوێندنگە ئەهلیەکان زۆر گرنگی دەدن بەوانە بیانیەکان بۆ ئەوی کە فێربوونی ئەم زمانانە گرنگی زیاتری پێ بدرێ و ڕەنگە سوودی زیاتر بێ لەبەری سەرچاوی زیاتر هەیە ئەمە بۆتە هۆکارێک ئەوەی کە هەر لە پۆلیەکەوە عنی گرنگی بدرێت بەوانە بیانیەکان و لە پاڵ ئەلڤیا بخوێنرێ وەکو ئەوەی کە بەڕێزیشتان بە ئاماژەتان بێ ئەمە لە دوجارە کاریگەری خاتە سەر خوێنەواری و خەتخۆشی منداڵەکە خۆی بەداخەوە خۆزگە وەزارەتی پەروەردە کارێکی وای بکردایە لە پۆلی یەکەوە تا پۆلیسیە لە ئەهلی لە حکومی و ناحکومیە غەیری زمانیدا هیچ تر نەخوێنرێت یعنی تەنها کوردی بخوێنێت بەڵام لە بیرکاریە بە کوردی پێ بڵێ لە ئینگلیزیە لە زانستە لە کۆمەڵ هێشتا ئەمانە هەر گرنگی بدرێت بە زمانەکەی دایک ئەم مناڵە وای لێ بکرێ قاڵ بکرێ کە هاتە پۆلیسیە ئەتێ هەرچێکی بێتی ئامادەی وەریگرێت بەڵام ئێستا تۆ کەسێکی بۆ نمونە لە بواری شۆفێریە شارەزایی واد نییە پێویستە وردە وردە فێرم شۆفێریە بیت ئەمە بێنە بۆ ناو قوتابخانە ئەم مناڵە سەرەتا هاتوتە ئەم قوتابخانەیە شارەزانێ بە هەموو وردەکارەکانی قوتابخانە کە بینای قوتابخانە ئەی چۆن شارەزای بە هەموو پرۆگرامەکان بەداخۆ ئێمە لە ناحکومیەکانە مناڵ زەختی لەکرێت یعنی ئێستا من لەگەڵ کۆمەڵی مناڵە دانیشتوم توێژینەوەکمان کردووە یعنی پێی خۆشە تەنها یەکشت بخوێنێت لەم شتەیە بۆ مناڵەکانیش قورس بەڵێ بۆ مناڵەکە بەڵامتر ئەم مناڵە ناچارە لە حوتی بەیانیەوە تا سێ دوانیوەڕۆ ئەم مناڵە هەر شتی ئەدرێتێ خۆی نابێت حتا من مناڵ هەبووە لەگەڵ دانیشتنم کردووە چۆشتەوە ماڵیشەوە لە ڕێی ڤایبەرەوە قسەی لەگەڵا کراوە لە ڕێی واتسئاپەوە ئەبێشت ئامادە بکە حتا شەو و دەی شەو ئەم مناڵەوە بوو ئەی کە مناڵ تا پۆلی تا سێ داوامی کرد نابێت بێ لە ماڵ ئیسراحەت کات بەداخەوە تۆزێک ئەمە کێشەیەکی تریشمان هەیە مناڵ ئەبێ مانگێ دوو مانگ پشوو بات ئێستا لە هەموو ئەوروپایە دوو مانگ دەوامە مانگێ پشووە لێرە لە مانگی 6 و 7 و 8 پشووە بەڵام بەداخەوە ئێستا دایک و باوک بۆی مناڵەکە لی دوورکەوێتەوە یا کۆمەڵە خەڵک بۆی پاریان دەستکەوێت خولی یعنی ئەم مناڵە داماوە لە هاوینەکەش هەر مەشغوڵە ئەمە وای لێکە سبەینە لە داهاتووە ئەم مناڵێکی تووڕە دەرچێت مناڵێکی ڕقی لە قوتابخانە بێت مناڵ ڕقی لە مامۆستا بێتەوە مناڵێک بە هیچ شتێکی کۆمەلگا ڕازی نەبێت ساڵان لە هاوینە خولی ئەکرایە خولی مۆسیقا بوو خولی خەتخۆشی بوو خولی وەرزش بوو ئەمانە ئەکرا مناڵەکە تەرفیهی بوو نەکەم بیزان خوێندن بێت کاتەماوەسەوە هۆکارێکە بێ بۆ دابەزینی ئاسی زانستی ئێستا خەڵک وازانێ ئەم مناڵی بەرەو پێشەوەڕۆ بەڵام نازانێت دوایی مناڵەکەی لە پۆلا بێتاقەت دەبێت نازانێت مناڵەکەی ڕقی لە مەکتەب ئێستا وەرە سەر ژمێرێکی من و تۆ ئەچنێ قوتابخانەکان بزان چەند ماڵ حەزی لە مەکتەبە بەداخەوە زۆر ڕاستە بەڵێ مامۆستا خوێندن سێ تەوەرمان هەیە پێویستە یەکەم پرۆگرام دووهەم قوتابخانە مامۆستاکە ئەگرێتەوە لەگەڵ بینای قوتابخانە ئێمە با پرۆگراممان باش بێ بەڵام ئەگەر مامۆستایمان بۆ ئامادە نەکردی بێت ناتوانێت ڕاستە کەواتە مامۆستا برایم باڵدار کۆمەڵی ئیشی کرد لە پرۆگرامە کاتە ماوەسا منەگەر لەو دەرفەتەی ماوە بچینەوە سەر ژیانی مامۆسامین باڵدار بەدەر لە دانانی پرۆگرامی ئەلفوبێ کوردی لە ساڵی 50کانەوە قۆناغێکی گرنگە بەو شێوە فۆرمە نوێی دواتریش خۆی لەگەڵی بەردەوام بێ لە پاڵی شاباست لەوە کرد کتێبێک دانێ بۆ مامۆستانی قۆناغیە کە زۆر گرنگە بووی چۆن ئەمەی دامان ناوە یاخود چۆن مامەڵە لەگەڵ بابەتەکانە کرد ئەمە زۆر گرنگە لە پاڵەوەیە هەر لە مەجای پەروەردەیە بۆ قۆناغی گەورەش فەرمووتان ئەلفوبەیەکی تری دانا ئەمەش هەنگاوێکی گرنگ بوو مامۆسامین تا 1998 پێوان بێ وەفاتەکە 98 ئەو چالاکیانەی تر لە مەجای پەروەردە و ڕۆشنگەری کە لە ژیانی مامۆستا ئەمین فۆکسی کرد بۆ سەریانیان ئیشتیا کردبوون خۆی ئێمە یەک شتمان هەیە خەڵکێکمان هەیە ئێستا زۆر ماندووە بێت بەڵام بە تێپەڕبوونی ڕۆژگار ڕەنگە ئەو خەڵکە بچێتە گۆشەی فەرامۆشیەوە مامۆستا برایم باڵدار وای لێ هات حکومەتی هەرێم ئەو لا گرنگیان پێنەیە ئەم لاش گرنگیان پێنەیە بەداخەوە تاوای لەو ناچار ڕووی کردەوە بەغا لە بەغا گرانی بوو ناڕەحەتی بوو ئەو کاتە ژیان سەخت بوو هەتا وای لە هاو نیوەی کتێبخانەکەی خۆی فرۆش بۆ ژیانی خۆی بۆ گوزەرانی خۆی مامۆستا خاوەنی کورد و کوڕ و کچێک بوو ئەوەی کەوا ژیانی مامۆستای جاری کرد هەڵسانەوە کۆمەڵی خەڵکی وەکو ئێمە بوو کە شارەزا بوون بە ژیان و بەرهەمەکانی وتمان نابێ ئەم پیاوە هەم خەڵکی سلێمانی هەم نووسەرە هەم کۆمەڵێکی ناکرێ بچێتە گۆشەی بیرچوونەوە ئەو بوو ئێمە کۆمەڵی ئیشمان بۆ کرد بەڵام بەداخەوە ئیشەکەی ئێمە درەنگ بوو بۆ مامۆستا برایم باڵدار وەفاتی کرد کۆچی دوایی کردووەمانە لە بەغا
جانازەکان هێنا بەداخەوە ئەڵم خەڵکی سلێمانی کەسێکی خۆشویست هەموو دنیای دەسەر جادە بووی کەسێکیشی خۆش نش بە قسەی کۆمەڵی خەڵکی تر کەس ناچێ بەلایە یعنی ئێستا من ڕستم هەیە مامۆستا کەریم زەند بڕۆ سەیری پرسەکەی کە گوناحە کەسێکی ئاوا پرسەکەی ئاوا چۆڵە مامۆستا ڕۆ ڤێگەر فڵان کەس مامۆستا بەرێن باڵدار بڕاکە 2 سیارە لەگەڵ جەنازەکە 3 سیارە جەنازەکەی بوو ئەو کەسانی کە هاوڕێی خۆشەویستی مامۆستا برایم ئەوانە بوون تەنها لە پرسەکەی بوون ینی خەڵک نامە بووە ڕاستە پرۆگرامەکەی بەڵام خەڵک نامە بوو بە کەسایەتی ئەم مامۆستایە بۆ مە بەسەر هاتم من چیم کرد هەچی ژیان و بەرهەمەکانی مامۆستا برایم دەمە کۆم کردەوە بابەتێکی ڕۆڤارمان بۆ دارزنیشان کرد مامۆستا برایم باڵدار چی نووسیوە چیان بۆ نووسیوە چیان بۆ کرد 2006 ئەمە چۆن دەڵێت تینوێتی منی نەشکان هاتم کتێبێکترم بۆ نووسی مامۆستا برایم باڵدار ڕۆحی ئەلفوبێی کوردی باشە هەموو سەرجەم بەر هەموو بابەتەکانی مامۆستا برایم باڵدار لە دووتوی ئەم کتێبەیە جێی بۆتەوە لەگەڵ بەرهەکان بڵێ ئەمەی 53ەتی باشە ئەمە ناو ئەمە 56ەکەیەتی لێرە ئەمە کتێبەکانێتی ئەمە یەکێک لە کتێبەکانی کە لە 51 دایناوە ئەمە ئیستعداد للقراءة والكتابة ئەمە ئەوەیە کە بۆ گەورە داینە ئەلفوبێ بۆ گەورە باشە لە دووتوی ئەم کتێبەیە من هەموو ماندووبوونەکانی مامۆسام خستە بەردەست اینجا بەمەشەوە نەوەستاین مەکتەبێکمان ناونا بە ناوی مامۆستا برایم باڵدارەوە قوتابخانەیەک بەڵێ لە گەڕێکی عەلی کەمال بوو بە دەر لەوەش لە سلێمانیە پەیکەرێکمان بۆ کرد باخچەیەکمان ناونا بە نایەوە قسێ بکەم ڕەنگە بۆ مێژوو ئەیڵم کوڕەکەی خۆی نەهاتە ئەوە کە ئێمە باخچێکمان بەنای باوکیەوە ناونا من ئەو گلیم لە بنەماڵەکەی بەڵام برازا و براژن و خۆمەڵە خزم و کەسوکاری خۆی مابوون ئەوانەکان بەداخەوە ئێمە ئەڵێم ڕۆشنبیرانی کورد ئەدیبانی کورد شاعیران و نووسرانی کوردمان زۆربەی زۆرمان وەجاق شوێرین بڕۆ سەیری گۆرانکە بڕۆ سەیری فڵان کەس کە سەیری فڵان کەس تازەترین نمونە بینیمان پرسەکەی دکتۆر عەزیزگەردی چەند کەسێک لە هاوڕێ دۆستانی ئەمانە بەڵام ئێمە خۆمان بە دۆست و ئەزیزی مامۆستا برایم باڵدار زانی جارێکتر گۆڕەکەمان نۆژان کردو لەگەڵ مامۆستا خەلیل و مامۆستا ئەمین سەپان و کۆمەڵە خەڵکی نووسەر و ئەدیبی شاری سلێمانی و ئەمانە بەڵام خۆزگە ئەوەی لە دوای گۆڕەکە بۆمان کرد سەرەتا بۆمان کردایە ئێستاش کۆمەڵی نووسەر و ئەدیبی باشمان هەیە ئێمە دەستیان ماجەکەین سوپاسیانەکەین کە لە بواری زمانی کوردیا ئیژەکەن هیوادارم مامۆستایانی کە ئێستا وانە بێژن یا مامۆستای کە تازەدا ئەمەزرێن گوێمان لێ بگرین بۆی بتوانین پرۆگرامی مامۆستا برایم باڵدار و پرۆگرامی زمانی کوردی و ئەدەبی کوردی خۆمان بەرەو باش بەرین نەک کۆمەڵێ پرۆگرامی تر کارمان لێ بکەن وەزارەت دەستخۆشی بۆ ئەمە پۆلی یەک ئێمە گۆڕانکاریمان کرد چونکە ناکرا سلێمانی شتێبی هەولێر شتێبی ئەمانە وەزارەت لە 2013 پرۆگرامێکی تازەی خستە بەردەست بەڵام شانسیان پرۆگرامە ئەوە بوو کۆرۆنا بەسەرا هات بێموچەی بەسەرا هات شەڕی داعش بەسەرا هات ئەو پرۆگرامی کە دانرا بۆ 12 بەشەوانە بە 3 بەشەوانە خوێنرا مناڵی کورد جارێکی تر تووشی ئیفلیجی بۆ لە نووسین و لە خوێندنا کاتەمە بڵین بڵین هۆکار منهەجەکە نەبووە بەڵکو شازی وتنەوەکە بووە یاخود ئەوەی کە دەوترێت ئەلفبەی کوردی پێشتر باشتر ئەگە کاتەکەی بۆ دانانی شێشتەکەت نەم ناکێشێت مناڵی کوردی جوای لێ هاو یعنی ئێستا پار پێرار بەسر پێرار مناڵ یەک وەرزی خوێندووە لە هەموو هەرێمە هەموو قۆناغەکانی تر نەک پۆلی یەک پۆلەکانی تریش مناڵ یەک وەرزی خوێندە بە یەک وەرز گۆڕانکاری لە ژیانی دروست نابێت زۆر باشە مامۆستا دەرفەتمان تەواو بوو سپاس دەکەین ئەمڕۆ گەورەی نوێنهاتی ڕۆحی مامۆستا ئەمین باڵداری شادوێ دەستیەوەی نووسەران و مامۆستایانی عەزیزیش خۆش بێ و ماندوو نەبن خامەتان ڕەنگین بێ ئیشەڵڵا نمونەتان زۆر بێ سپاس دەکەین ئەم دەرفەت بێ مەخشی و گەشتداتی بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا ئاواتە بەکر سەرپەرشتیاری پەروەردەی سپاس دەکەین کاتێکی خۆش بۆ هەمووتان بەڵێزان یەک ناوبڕی کورتمان هەیە و دواتر لەگەڵتان بەردەوام بین
بەڵایزان لە بەشی دووهەمی پرۆگرامەکەمانە باس لەوە دەکەین بۆ نەئاینیەکان بە تایبەت با بڵێن جژنی قوربان چۆن وەکو خولێکی فێربوون کە یان خول و ڕاهێنانێک بۆ ئێمە ببەخشین کاری باشە بکەین جا بەکردەوە و بە مادی وەروە بە دەرونیان لەو کەسانە خۆش بوین کە دڵگرانیان کردوینیان ئەو کەسانە ئاشتکەینەوە کە لێمان زویر بوون واتە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی دەرونیشەوە لە ڕووی مادیشەوە وەکو خولێک و ڕاهێنانێک ئێمە چۆن لێ ئەمڕوانی بە میوانداری زۆر بەڕێز لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانداری زۆر بەڕێز مامۆستا یوسف عوسمان دەرون ناسمان کردووە مامۆستا سڵاوی خوات لێ بێم کاتت باش گەر لەوە دەست پێ بکەین چۆن یان ئەتوانین بڵین جەژنەکانی بۆ نەئاینیەکانی یاینی پیرۆزی ئیسلام جۆرێک لە ڕاهێنانی فێرکردنی موسڵمانان و یان با بڵێن مرۆڤانە بۆ کاری باشە چ لە ڕووی دەرونی و لە ڕووی مادی و معنەویەوە بەلای خۆی بەخشندە میهرەبان زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز دەستان خۆش بێت ببوورە چەندە جەژنیش نەماوە جەژنی هەمولایەکە پیرۆز بێت خاڵێکی زۆر سەرەکی هەیە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی کورد ئەویشەوەیە کە ئێمە زیاتر وەکو لاساییکردنەوە وەکو تەقلید هەموو ئەو مەراسیمانەی کە دێتە بەردەممان بە تایبەتی ئەو دوو بۆنە پیرۆزەی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانەوە دێت هەر بە شێوەیەکی تەقلیدی بەڕێ دەکەین جەژن نەبۆتە بابرێن فێرگەیەک یاخود قوتابخانەیەک بۆ ئەوی تۆ بەردەوام شتێکی لێوە فێر بێت ئێمە لە دایک و باوکمانەوە لە کەس و کارمانەوە شتەکانەوە فێر بووین بۆیە زۆر جار هەیە و پەیوەندی کۆمەڵایەتیانە کە لە جەژنە هەیە تەنها تایبەتی ئەەکەین بە جەژنە ئەو سەردانی کردن و هات و چۆکردنە تەنها تایبەتەکەین بە ڕۆژێکی دیاریکرا و لە جەژنە بەڵام ڕۆژەکانی ترە وەکو خۆمان لێ دێتەوە ئەکەوینەوە سەر ئەو پەیوەندی سارد و سوڕانی کە لە نێوانماندا هەیە ئەزانی لە جەژن مانایەکی زۆر گەورەی هەیە ئەبێ ئێمە ئەوە بە مناڵەکانی خۆمان بڵین بە کەسوکارەکانی خۆمان بڵین جەژن سێ کۆڵگەی سەرەکی هەیە لە فەلسەفەی ئاینی ئیسلامە یەکەمیان جەژن لێخۆشبوونە لێخۆشبوون بەمانەی ئەوەی کە یەکەمی شتە خوای گەورە لە هەموو بەندەکانی خۆی خۆشە بێت ڕاحەیەکی دەرونی پێدەبەخشێت دوو لێخۆشبوونی بەندەکان لە نێوان یەکتریاندا تۆ لە کەسێکە زویری ئەم کەسە دایکتە باوکتە کەس و کارتە شتانە ئەبێ لێ خۆشببوون هەبێت لە نێوانتانە ناوی بڵێ وڵی من لە بەرخاتی جەژنە هاتووم دوای جەژنە وەکو خۆتان تۆڕە بنەوە لێکتر عادز بنەوە ئەم لێخۆشببوونە بنەمایەکی سەرەکێ بۆ یەکێک لە فەلسەفەکانی جەژن دومیشت پێکهاتنەوەیە تۆ لەگەڵ خۆتا پێک دێەوە ئەو هەموو فشارە دەرونیت لەسرە لە ژانی ڕۆژانەدا یاخۆ لەگەڵ کەسێکی ترە ناکۆکی نێوان دەرونیتان کەیفتان بێکتر نایە ئەوەتان ناخۆشە نێوانتان ناخۆشە تو بێ پێک بیتەوە لەگەڵ خۆتا لەگەڵ ژینگەتە لەگەڵ دەوروبەرتە بۆ نمونە تۆ ژینگە پارێزیەکە لە جەژنە لە کاتێکە قوربانی کردنە بۆ نمونە تۆ لەگەڵ خۆتا پێک دیتەوە لە جەژنە یارمەتی خۆت دەدەی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی جەستەیەوە ئەو پارێزبندی کە لەسەرتە کە دکتۆر بۆی داناویان هەر شتێکی ترەوە نایشکێنی ئەگەل لە خۆت دەبێت پێکاتنەوە لەگەڵ ئەو کەسانێک کە تۆ ڕۆژێک ڕۆژانە بینن نەبووە لەگەڵیەوە باشترین شت فێرمانەکات لە جەژنە پێکاتنەوە ئەڵێ ئەو کەسێکە نایەتە لاتەوە سەردانی تۆ ناکە تۆ بێ بچیتە لای ئەوانەوە بەڵام لای ئێمە بەداخەوە ئەم پێکاتنەوە زۆر بە سەقەتیوە دەستی پێکردووە ئێمە ئاڵێن من جەژنی ڕەمەزان چوومەتە لای فڵان کەس ئەبێ ئەویش جەژنی قوربان بێتە لای منەوە ئەیکەینە تای تەرازوەوە ئەڵێ من ئەو دوو جەژن ئەچمە لای فڵان کەسەوە بۆچی ئەو ناتە لای منەوە یاخود ئەچینە ئەو لای ئەو کەسانە کە تۆزێ مەکانەتێکی ئیشتیماعیان هەیە ناچینە لای ئەو کەسانە کە نەخۆشن کە پێویستیان پێێتی کە ئەو کەسانی کە لێمان زوێرن نەهاتوون ئێمە بچین سەردانیان بکەین بۆیە لەوە بەداخەوە هیچ دایک و باوکێک ئەمە ڕوون ناکاتەوە بۆ مناڵەکانی خۆیەوە کە ئێمە بۆیە چینە لای ئەو کەسە چونکە ئەو کەسە ناتە دەرەوە ئەو کەسە ناتە لای ئێمە نەخۆشە یاخود کەسێکە
خزم و کەسی نییە کەسێکە ئاوارەیەیان کەسێکی پەرتەوازەیە ئەبێ ئێمە بچینە لای ئەوەوە خاڵی سێمە قبولکردنە تۆ قبولکردنە مادەم تۆ ئەو کەسەی دراوسێتە ئەو کەسەی خزمتە بە هەموو جیاوازەکانەوە قبوڵیکەی جەژن ئەومان فێرەکە ئێمە چۆن جیاوازیەکان یەکتر قبولکەین چۆن هەمومان لێک شتا کۆ ببینەوە لێک سفرا کۆ ببینەوە ئەوی سفرەی جەژنە پێکەوە دانیشین لە مزگەوتە لە شوێنێکی ترە لە ماڵی گەورە دانیشین هەمومان یەکتر قبولەکەین بەبێت جیاوازی ئەوە نیە ئەمە دەوڵەمەند بێمەمە هەژار بێمە شتێکی تر لەو بابەتە بێت تەنانەت ئەگە ئەو دراوسێ هەتە تۆ زمانیشی نەزانیان کەلتوریشی لە تۆ جیاواز بێت ئەبێ وای تێبگەێنی کە جەژن ئەومان فێرەکە ئێمە چۆن یەکتر قبولکەینەوە بەخشندەیی لێبوردەیی یاخود پێکاتنەوە یاخود قبولکردن ئەمانە بنەمایەکی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانن لای ئێمەدا بەداخەوە هیچ کاتێ جەژنمان نەکردوتە فێرگەیەک نەمان کردوتە مەدرسەیەک هەتا ئەوانەی کە باسی ڕوونکردنەوەی جەژن دەکەن ئەوەندەی باسی قوربانی دەکەن ئەبێ قۆچی نەشکابێ و ئەبێ بریندار نەبێ ئەبێ یەک ساڵ وابێ ئەبێ وابێ باسی ئەوە ناکەن ئێمە چۆن لەو جەژنە سوود وەرگرین بێتە مەدرسەیەک بێتە فێرگەیەک بێتە ڕاهێنانێک وەکو بەڕێزت فەرمووت ئەو ڕاهێنانە وا لێ بکە ئێمە زیاتر ئیدامە بە پەیوەندی کۆمەڵایەتەکان دەین یعنی ئاینی ئێمە پەیوەندی کۆمەڵایەتیە هاتوچۆکردنە یعنی هەتە خوای تەبارەک و تەعالە لە هەموو ئەوەکانەوە باشترین شت لە ئێمە لە سیلێ ڕەحمە کە تۆ سیلێ ڕەحم باسەکەی گەورەترین فەلسەفە لە ئایندا بریتە لە سیلێ ڕەحمە ئەویش پەیوەندی کۆمەڵایەتیەکانە چۆن ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە بەهێز دەکەین لەگەڵ یەکتردا بۆیە بەداخەوە ئەم جەژنانە هیچ کاتێک تەواوەتی بەسەرمان ئەوە نەبووە یعنی بە شێوازێکی تەندروست ئەوە بێت بڕێکەین هەر بە شێوازێکی تەقلیدی دانیشتوین لە ماڵەوە و کارێکی تریش هەیە من ینی بەڕاستی پێم سەیرە ئێستا تۆ هەموو وەسایلێکت هەیە وەسایلی هاتوچۆت هەیە پشوت هەیە کارت نییە دانیشتوە لە ماڵەوە تااقەتی نییە لە ڕگای مۆبایلەوە لە ڕگای مەسجێکەوە جەژنە پیرۆزە لە کەس و کار و لە ئەوەی دەکا و گلەیشی لێ دەکا ئەڵێ من نامم بۆ نردی و جەژنە پیرۆزم بۆ نردی بەڵام بەداخەوە تۆ جوابی نەدامەوە ئەمە ئەگەر بێت و شڕۆڤەی بکەیت زۆربەی دراسەکان ئەڵێ ئەمە سەقەتێکی دەرونی کۆمەڵایەتیە لەو ئینسانەدا هەیە ئەمە گرفتێکی دەرونیە هەمومان تووشی هاتوین کە شۆکێکی گۆشەگیریە تووشی ئەو جۆرە نەخۆشیە گۆشەگیریە بووین نامانەوێت تێکەڵی ئەو دی و ماڵەوە بین. کاتە مامسا دەتوانین بڵین کە جەژنە ئاینیەکان پامێکی جوانی لە پشتەوەیەوە هۆکارێکە بۆ بەردەوامی لەسەر چاکەکاری و ڕاهێنان بەڵام هۆکارەکە چییە؟ هۆکارەکە خۆمانین کە ناتوانین چێژ لە جەژنەکان ببینین ناتوانین ببێتەوانەیەک بۆمان یاخود کۆمەڵگاکەمان بە شێوازێک ئەمەی فێر کردوین عنی هۆکارەکان چین؟ دوو خاڵی سەرەکی هەیە پرسیارێکی زۆر جوانە دوو خاڵی سەرەکی هەیە خاڵی سەرەکی ئەو کەسانە نەهاتوون شڕۆڤەیەکی تەندروستی جەژنمان بۆ بکەن مانای جەژنمان بۆ بکەن ئێمە کە مناڵیش بووین و کە ئێستاش هەروەمانزانی جەژن بریتە لە نوقڵ لە شلە و قەیسی لە جلوبەرجی نوێ یاخود بریتە لە جەژنانە وەرگرتن لە گەورەکانەوە کاتێککە گەورەش بووین وامەزانی جەژن بریتە لە نوێژی جەژن و شلە و قەیسی و سەردانیکردن و ئیتر تەواو شتێکی تریان بۆ باس نەکردین کە جەژن بریتە لە گەورەترین خەڵاتی خوایی کە بۆ ئێمە دەبەخشێت لە دوای ماندووبوونێکی زۆر بۆ نمونە جەژنی ڕەمەزان تۆسی ڕۆژی ڕێک یعنی بە ڕۆژوو ئەبیت لە هەموو ناحیەکەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەییەوە هەتا لە ڕووی عیلاقاتی خێزانیەوە یعنی بە ڕۆژوە بی ماندووە بی هیلاکە بیت پاداشی ئەم ماندیبوون و هیلاکەیەت و پاداشی ئەم سعیکردنت جەژنانەیە باسییان نەکردووە کە جەژن لای ئێمە لە جەژنی قوربانە ئەمە مراسیمێکە خازعبوون و ملکەتبوونە بۆ فەرمانی خوا کە قوربانیکردن و چوونە حەج و پاکبوونەوەی حەج یعنی پاکبوونەوەی ئەو ئینسانەیە ئەوانیان پێنەگوتین ئەوەندەی خێزانەکان
خەریکی مسابقەکردنی نقلکردین و چکولێتکردین و تاخمگۆڕین و پەردەگۆڕین و نازانم چی و چی و چی لەو بابەتانە کردووە دانەنیشتون لەگە مناڵەکان یانەتە پیاوانی ئاینی پیان نەگوتوین ئەمە جەژن بریتە لە خۆشیەکی خوای گەورە کە بە ئێمەی بەخشیوە کە ئەمە ڕەمزی ملکەج بوونە بۆ فەرمانی خوا لە ڕێگای حەزرەتی ئیبراهیمەوە ئەمشتە بووە ئەمە حەجکردنە پاکبوونەوەیە واتە ئینسانێک لە جەژنە پاکە بێتەوە ئەبێ بەخشندە بێت ئەبێ لێ خۆشببوونی هەبێت ئەبێ لێبوردە بێت ئەبێ پێک بێتەوە ئەبێ بەردەوام ئەمشتانە لەگەڵ کەس و کارەکان و تاکەکانی بەرامبەریەوە بکات لێ قبولکردنی هەموو جیاوازیەکان لە جەژنە وەڵام من ناچمە لای و برادرە ئەو برادرە ڕزای گرانە وەڵا ناچمە لایەوە براژنەکەم سارد و سوورە لەگەڵم ئەمە چۆن قبولکردنێکە ئەمانەیە پێ نەگوتین خاڵی دووەم لە ڕووی سایکۆسۆشیەلەوە کۆمەلگایەکی سەقەت تاکێکی سەقەتی بەرهەمهێناوە ئەم کۆمەلگای ئێمە کابرا ئەڵێ لە ماڵی خۆمدا ئەنیشم پەیوەندیم بە خەڵکەوە نییە ئەم خەڵکە ینی دەچم مەرحەبایەکی باشم ناکە تەکلیفێکی باشی نییە فشارێکی زۆری لەسرە بێ ئاو بێکارەبە زۆر جار هەیە بێ کۆمەڵێک گرفتی تر نەخۆشی هەموو ئەو شتانە بۆتە فشارێک کە کۆمەلگای ئێمەدا نەیتوانیوە تاکێکی تەندروست بەرهەم بهێنێت ڕای بهێنن لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەوە ئێستا هەمووان ئەڵێن لە ماڵی خۆم دانیشم هیچ پەیوەندیم بە دراوسەیەکەمەوە نییە ناچێتە ماڵی دراوسەیەکەوە سەعات 12 نیوەڕۆ لە خەو هەڵەستێ یعنی ناچێتە ئەو مەراسیمی جەژنکردن و شتێکی ترەوە بۆچی ئەگەر تەشبیه نەبێ بۆچی لە کریسمیسە ئەو ئەچێ هەتا 12 شەو سێزەی شەو 12 شەو یەکی شەودا ئەنیشێ و هەتا چرکەکان ئەژمێرە بۆی ساڵ بەڕێ بکات بۆچی لە جەژنە بەیانی زوو هەڵناستێت یەک ڕۆژە لە ساڵێکە یەک ڕۆژە بەیانی زوو هەڵەسم ئەچمە نوێژی جەژن خواردنی بەیانی یەکەم چێش بۆ پێشتر هەموو دراوسەکان چێشیان بۆ یەکتر دەبێت هەمووشی یەک نەوە بوو بەڵام ئەمە وەکو بۆنەیەکە وەکو مەراسیمێکی جەژنە شعایرێکی جەژنە کە خواردنیان بۆ یەکتر دەبرد و سەردانی یەکتریان نەکرد و دەهات لە بەردەمی یەکتر قسە و گفتوگویان دەکرێت سا و 12 نیوەڕۆ لە خەو هەڵسێ کۆمەلگایەکی سەقەت دروست بووە دەڵێ ئەمن تااقەتی ئەو شتم نییە ئاوم نییە کارەبام نییە گەرمامە یاخود مەشاکلی زۆرە و ئەو کۆمەلگای ئێمەش بەڕاستی شتێکی فشاری ئەوەندە زۆر بووە قەیرانەکان ئەوەندە زۆر بووە ئەزمەکان ئەوەندە زۆر بووە تاکێکی زۆر سارد و سوڕی بەرهەم هێناوە هیچ پەیوەندی بە دەور و بەرەوە بە دراوسەیەکەوە نییە یعنی لە کۆڵانەوە ناتە دەرەوە لەو سنوورە تێناپەڕێ لەم ژیانە بێزارە لەم جەژنە زیاتر لە ملیۆنێک کەس چوونەتە وڵاتی تورکیا وڵاتەکانی ترەوە ئەوێ وڵاتە بەجێ بێرێ پێشتر لە وڵاتانی دەرەوە دەهاتنەوە ناو کوردستانەوە ئەیانگووت جەژنە با لە ناو کەس و کارەکانی خۆمانە جەژنانە بکەین مانایەکی خۆشی هەبوو مانایەکی سروشتی تایبەتی هەبوو بەڵام ئێستا ئەوێ بڕوە لە جەژنە بە فرسەتی ئەزانێت چێتە وڵاتێکی ترا لەوێ جەژنەکات دڵی لەوێ خۆشترە دڵی لە ناو وڵاتی خۆی خاچی خۆی نیشتیمانی خۆی گەڕەکەی خۆیان خۆش نییە ئەمە بەمانەی ئەوەیە ئەم کۆمەلگایە ئەوەندە قەیرانی دروست کردووە ئەمەندە تاکێکی سەقەتی دروست کردووە ئەمەە وای کردەوە کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە پاڵ یەکتر هەڵوەشێتەوە ئەمە وای کردووە پەیوەندی بابوو باوکو و کوڕ پەیوەندی باوکو و خێزان باوکو و برا بە شێوازێکی زۆر ناتەندروست گەشە بکات ئەمە خاڵێکی زۆر سەرچیە کە دیوەکەی دووەمیەتی بۆیە لە جەژنا سارد و سوڕن بۆیە خواخوامەنە جەژن تەواو بێت خەڵکانێک هەن هەتا مەراسیمەکانیشیان پێناخۆشە دەڵێ تر جەژن تووشی کۆمەڵێ بەرپسیارەتی دەبمەوە ئەم تاکەی خۆمان کە لێرەدا دەژی ئەوەنە پێش برچەی گۆڕینی ئەساس و گۆڕینی پەردە و نقل و چێبەرچێشتی تر دەکات چێبەرچیەوە ناکە چێ لەگەڵ چێە پێک بێتەوە بۆیە کۆمەلگای ئێمە لەبەرەوەی کۆمەلگاکی فەرهەنگێکی تەندروستی نییە کۆمەلگاکی عەقیدەیی نییە هیچ بنەمایەکی نییە وەرە من و تۆ پێناسەی خۆمان دەکەین ئایا ئەمە کەسێکی لیبرالین کەسێکی قەومین کەسێکی نەتەوەین ئاینین ناتوانین پێناسەی خۆت بکەیت
بۆیە ئەو کۆمەلگای سەری لە تاک شێواندووە تاکەی خسۆتە ژووری ماڵێ کونجی ماڵێ پێی وتوە لە ماڵێ مێ دەرە بۆی تووشی کێشە دەبیت بۆی تووشی گرفت دەبی با تووشی گرفتێک نەبی با تووشی کێشێک نەبی پەیوەندیت بە کەسەوە نەبێت هەتا مناڵەکەی خۆیەتی لە ژووری سەرەوە لە ژوورەکەی تران نووسووە دوی نیوەڕۆ بە خەبەردێ داکی پێڵە لێ لێ گەڕوازی لێبێنە حەقت پەیدا نەبێ نەوەک تووڕە بێ ئەمە لە ڕووی دەرونیەوە پەیوەندیەکی خێزانی سەقەتە دایک بە باوکەڵێ حەق پەیوەندیت بە مناڵەکەتەوە نەبێ کاتژمێر دوی نیوەڕۆیە بە هەڵنەسێ نەوەک تووڕە بێ دیسان تووڕە ئەبێ یعنی ئەمە ئەو پەیوەندیە ئەپسڕێنێ لێکتری دوور دەکاتەوە مەقەسێک بە بینی پەیوەندی باوک و کوڕە داهێنێت ئێتر پەیوەندی پێنەبێت کەیفی خۆیتە چیەکات ئەمە کەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە لە جەژنەکەی لە کووردا کەی ئەم شتانە هەبووە مامۆستا زۆر جار دوو کەس نێوانیان باش نییە دڵیان لە یەک ڕەنجاوە هیچ کەس ئامادە نییە بچێ بۆ لای ئەوی تر پێ وایە عیزەتی نەفسیەشکە یاخود خۆ بچووکردنەوەی هەرچەندە بە پێچوانەوە پێم وایە ئاشکردنەوەی دڵی و کەسانە پیاوی پیاوانەی دەوێ و هەنگاوی گەورەیە و کەسی بە شعوری دەوێت بەڵام کە دەگەنە ناو جەژنەکە هەردووکیانە هەمانە و ئامادەیان هەیە و ئیتر کامیان بەختی هەبوو یاخود زووتر هەوڵیدا دەگاتە ئەوێ ئەمەوێ لە ڕووی دەرونیەوە بەڕێزت شۆڤێن بابەتە بکەیت بۆچی من و هاوڕێکەم ئامادەنین مەرحەبایی یەکتر بکەین هەر ئەوەندەی گەشتی نەجەژنەکە خواخوامانە ئەومان زووتر بچێتە لای ئەو هەر ئەمەی کە جەژن بێمێ بەخشێ ئەم دیوە جوانەی جەژن و ئێمە هەر بێخەبەرین لێ بۆ ماشی نەکراوەوە وەکو بەڕێزت باست کرد زۆر جوانە هەر بە نەقڵوچکلێتەکە دێگەیشتوین لەگاتێکە ئەو غرورە یاخود ئەو حەسوودی و حەسادەتە ئەو خۆ بەزلزانی و فیزەی هەمانە بەبێ ئەوەی بزانین و بەبێ ئەوەی هیچ هەوڵیشی بۆ بین لێمان دەسێنێتەوە و دەروونمان ساوە بێتەوە بۆچی ئەمە ئەمانە نازانین بۆچی ئمە هەستی پێ ناکەین ئەم هەستە لە کێوە سەر چاوەگرێ من فڵان کەسیش دڵیە شاندوم بەڵام لەبەرەوەی جەژنە هیچ مشکلە نیە چم وەلای دەسەکەمە ملیوگەرنی ئازاد دەکەم ئەمە وەکو ڕێک وەکو ئەوەی لێ دێتەوە وەڵامی پرسیارەکەی تۆ کاتێکە کەسێک لە فەیسبووکە 5,000 هاوڕێی هەیە کۆمنت بۆ هەمویانەکە بەڵام کاتێکا چێتە دەرەوە کەس ناناسێ هەست بە نامۆیی دەکات ئەم کۆمەلگای ئێمە تەجرید کراوە لە هەموو سۆزە کۆمەڵایەتیەکانەوە ترسێنراوە لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەوە کاتێککە دراوسەی یەکترن بە بەردەمی یەکترە ئەڕەتە بن مەرحەبایی یەکتر ناکەن بەڵام لە جەژنە پ ماچ و موچ و باوەش بە یەکتراکەن بەڵام کە جەژن تەواو بووە دیسان ئەگەڕێنەوە سەر ئەم دۆخەی جارانیەوە کە پەیوەندی زۆر سست و لاوازە بێت ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەم پەیوەندیە کۆمەڵاتیە سەقەتەی کە ئێمە هەمانە جۆرێک لە کبریا و جۆرێک لە عینادی لە تاکی کووردا هەیە دەڵێ بۆ ئەمن بچمە لای ئەو بۆ نایەتە لای من وەکو وتم حسابی ئەوە دەکات تۆ جەژنەکەی تر من هاتمە لای تۆ ئەبێ ئەو جەژنە بێتە لای منەوە ئەمنەوە چەند جەژنە دێمە لای تۆ نایەتە لای منەوە کەواتە ئەو چیەکات بەدەر لە خێرەکە مسابقەی خێرەکە ناکات مسابقەی خۆشیەکە ناکات مسابقەی ئەو خەڵاتە خوایە ناکات بۆی ڕاحێکی دەرونی وەرگێت بەڵکو مسابقەی چیەکات منیش ماڵم هەیە و منیش شوێنم هەیە و منی جێگام هەیە و بۆچی ئەوەی احتراب بە من ناکە ئەمیش پیاوی ماڵی خۆمم بۆچی ئەو نایەتە لای من ئەم کوێخایەتی و ئاغایەتیە لە عەقڵی کورد دەرنەچووە ئەم خۆبەزلزانینە بۆتە کرمێک هەموو شتە جوانەکان و بەها جوانەکانی ئێمەی لە ناو بردو ئێمەی خوار ئەمە خاڵێکی زۆر لاوازە بۆیە نەمانتوانیوە پێناسەی خۆمان بکەین نەمانتوانیوە ئێمە لە جەژنە ڕۆڵمان چیە و دەورمان چیە چۆن ئەتوانین جەژن بێتە خاڵێکی وەرچەرخان بۆ پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەوە بەداخەوە ئەو شتانە نەبووە برادری وە هەیە 10 ساڵە برادری یەکترن و پێکەوەن و لەسەر گۆشتی قوربانی لەم جەژنە لێکتر عادز بوون ئاخر کە پێشی ئەڵێ وەڵاهی من گۆشت ناخۆم پارێزمە دکتۆر بۆی داناوم کە نەیخۆم کەچی لەسەر گۆشتی قوربانی لەسەر چیلویەک گۆشت لێکتر عادز دەبێت ئەمە چی پەیوەندیەکی کۆمەڵایەتیە چۆن پێناسەی ئەمە دەکەی بۆیە من زۆر جار ئەو قسەی تۆ زۆر تەندروستە لە بازار یەکترە بینن لالوتن لە یەکترەوە ڕوو لە یەکتر وەرەجێڕن
بەڵام لە جژنە پەنج ماچ و مووس لێکترەکەنەوە ئەمە جۆرێکە لە ڕیاییش جۆرێکە لە ڕیایی جۆرەکە لە خۆ دەرخستن بڵێ ئەها من لە جەژنا تەوقەم کرد و لە جەژنا ئەوەم کرد ئێستا شتێکی تریش پەیدا بووە یعنی لە نوێژی جەژنە تەوقە لەگەڵ یەکتراکەن ئیتر دەڵێ وەڵام من ناچم لە مزگەوتە ئەو برادرە ئەو دراوسێن بینی جەژنانم لی کرد ئەوە ئەزانێت جەژن تەنها بۆ ئەوە ئەی خێزانەکان نابێ جەژنە پیرۆزە لە یەکتر بکەم مناڵەکان نابێ بچنە لای یەکترەوە بۆی خۆی ئەساسە ئەبێ مناڵەکان فێر بکەین کە لە جەژنە چ پەیوەندێکی کۆمەڵایەتی خۆشمان هەیە و ئەبێ ئەم پەیوەندی کۆمەڵاتی ڕێک ئەوەی پێ بدەین ئێستا ئەم مۆدێلە پەیدا بوو هەمیان لە مزگەوتە تەوقەکەن و دێنە ماڵەوە دەرگا داخەنەڵێ وڵات جەژنانم لە گەڕێک هەمووی کرد ئیتر ئەی خێزانەکەت ئەی دایکت ئەی خوشکت ئەی مناڵەکان ئەی ئەمانش مافی ئەویان نییە بچن جەژنانە بکەن کەواتە ئەمە وای لێ ڕێک وای لێ دێتەوە من تۆ ناناسم بەڵام لە جەژنە پەنج ماچ لێ یەکەم ئەمە شتێکی زۆر یعنی وەکو بڵێ خۆ بە زلزانین خۆ بە گەورە زانینە ئەم عینادیە وەکو مۆرانەیەکە ئەو شتە جوانانەی کە لە ناخی ئینسان و لە کەلتوری کوردی هەبوو لە ئاینە جوانەکەماندا هەبوو هەموو لە بین دەبات و هەمووی دەڕوخێنێت زۆر جاریشێ ئەمە دەگەرێتەوە سەر دیوێکی تریش یعنی خەڵک لەم زورفە بێکێشە ئەوێ بێکێشە بێت زۆر جارێ من قسەم لەگەڵ خەڵکا کردووە ئەڵێ وەڵاهی بێمە دەرەوە چی بکەم با تووشی بەڵایەک نەبم با تووشی سەرێشەیەک نەبم ئەمەوێت دوور بم لەو کێشە و بەڵایانە مناڵەکان بۆ خۆیان لە ماڵێ دانیشتون و بۆ خۆمان خەریکی تەلەڤیزیۆن و خەریکی یاریکردنین بچینە دەرەوە تووشی کێشەیەکان تووشی دەمەقاڵیەکان تووشی شەڕێک دەبین ناوەڵە لە ماڵی خۆمان نەدانیشینە ئەم ئیسیسلام بوونەش کە تۆ حەقم نییە لەسەر کەسەوە ئۆخەی هەرکەس بۆ خۆی ئەمە شتێکی زۆر سەقەتە من ڕأى منكم منكرا فليغير بيده دەڵێ من یعنی هەر کەسێکی تر ناشتێکی ناپەسەندی دیت ئەبێ بیگۆڕێت نەکووتیەتی ئەگەر تۆ بەڵایەکەت بینیان ناخۆشیەکەت بینیان شتێک بینیت ڕاکە بۆ ماڵەوە و دەرگا لەسەر خۆت داخە ئەمە کەیشتی وە هەبووە لە مێژووی کۆمەڵایەتی لە مێژووی ئاینی هەتا لە مێژووی بەشەریەتیەوەکەی ئەوە بە کە تۆ ناخۆشیەک لە گەڕەکەی خۆتا ببینی شتێک ببینی بڵێ ڕاکە بۆ ماڵەوە و دەرگا لەسەر خۆتەوە داخە نەخێر من کاتێکم دراوسێکم لێ قەومێ دراوسێکم کێشیەکی هەیە ئەبێ هەمومان دەستباری بین هاوکاری بکەین و یارمەتی بدەین بەڵێ مامۆستا سپاس دەکەین ئێمە دەرفەتمان نەما سپاس بۆ زانیاریەکان بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز مامۆستا یوسف عوسمان دەروناس لە هەولێرەوە لەگەڵمانە بوو ئێستاش پەیامنێر زۆر سپاس دەباری لەگەڵمانایە و زانیاریەکانی ڕۆژمان بۆ دەگوازێتەوە جەلال سڵاوی خوات لێبێت و چی دەگوزارێت لە چەمچەماڵ و زانیاریەکان چین بەڵێ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش دیارە من ئەمەوێ بە ئاماری ڕووداوەکانی هەر چوار ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز دەست پێ بکەم بە ئاماری سەنتەری فریاکەوتنی قەزای چەمچەماڵ دەست پێ یەکەم دیارە لە هەر چوار ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا 2854 هاوڵاتی سەردانی سەنتەری فریاکەوتنی قەزای چەمچەماڵیان کردووە لەو ژمارەیە 423 حاڵەتی سوکچوون و ڕشانەوە تۆمار کراوە بەڵام خۆشبەختانە هیچ حاڵەتێکی نەخۆشی کۆلێرای تیا تۆمار نەکراوە و لەو ژمارەیە 84 حاڵەتیان حاڵەتی کتوپڕ بووە دیارە حاڵەتە کتوپڕەکان بریتین لە برینداربوون بە فیشاک و بەربوونەوە و سوتاوی و شکان و ڕووداوەکانی هاتوچۆ دیارە سەرجەمیان چارەسەری پێویستیان بۆ کراوە و ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە و ئەو بابەتانە یاخود ئەو ژمارەی تریش کە ئەمێنێتەوە هەر هاوڵاتیان نەخۆشی ئاساییان هەبووە و سەردانی سەنتەری فریاکەوتنی قەزای چەمچەماڵیان کردووە و من ئەمەوێ ئاماژەیەک بە ڕووداوەکانی هاتوچۆش بکەم کە لە پەیجی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی چەمچەماڵە وەرم گرتووە لە هەر چوار ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا دیارە چوار ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە لە ڕۆژانی سێم و چوارم واتە لە ڕۆژانی یەکەم و دووەمی جەژن هیچ ڕووداوێک تۆمار نەکراوە دیارە ڕووداوەکان دوو ڕووداوی پێکدادان و دوو ڕووداوی وەرگەڕان بووە لە کۆی هەر چوار ڕووداوەکە حەوت هاوڵاتی بریندار بوون کە دیارە چواریان لە یەک ڕووداوە بریندار بوونە کە تەمەنیان لە نێوان 16 بۆ 20 ساڵدایە
دیارە ئەو حەوت هاوڵاتیش کە بریندار بوونە سەررجەمیان چارەسەری پێویستیان بۆ کرا و ڕەوانی ماڵەوە کرانەوەتەوە تەنها یەکێکیان نەبێت لەبەر سەختی برینەکەی ڕەوانی نەخۆشخانی شار کراوە لە پارێزگای سلێمانی و بەراورد بە جەژنی ڕەمەزان ڕووداوەکانی هاتوچۆ سوپاس بۆخوا لە سنوورەکەی کەمی کردووە و هیچ حاڵەتێکی گیان لە دەستدان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنوورەکەی تۆمار نەکراوە ئەوە ئەمەوە ئاماژەیەک بە ئامارەکانی نەخۆشخانەی شەید هۆشنگ تایبەت بە مناڵبوون بکەم لە سنوورەکە دیارە لە هەر چوار ڕۆژی جەژنی قورباندا لە سنووری قەزای چەمچەماڵ دیارە بە 8 ناحیە و 414 گوندەوە 44 مناڵ لەدایک بوون لەو ڕێژەیە 26یان کوڕ بوو و 18یان کچ بوو و 30 مناڵیان بە شێوەی سروشتی لەدایک بوون و 14یان بە شێوەی نەشتەرگەری و ئەوێ ئاماژەیەک بە ڕەوشی کەشوهەوا بکەم لە سنووری قەزای چەمچەماڵ دیارە بۆ ئەمڕۆ بەرزترین پلە 43 پلەیە و نزیمترین پلە 26 پلەیە و تا ڕۆژانی یەکشەم پلەکانی گەرما بەم شێوە مێننەوە کە دیارە بڕێک بەرزبوونەوە بە خۆیەوە دەبینێ بۆ سبەینێ پلەکانی گەرما 44 بە 28 بۆ ڕۆژانی دواتر بریتە لە 46 بە 27 46 بە 26 و 45 بە 26 و بابەتێکی تر من ئەمەوێت کە بابەتێکی گشتگیرە و لەسەر ئاستی هەرێمی کوردستان و بە قەزای چەمچەماڵیشەوە ئاماژەی پێ بکەم لە شێوەی ئاگاداریەکە کە دیارم بە گرنگ جێزانم بۆ هاوڵاتیان دیارە وەزارەتی پەروەردە داوا لەو دایک و باوکانە ئەکا کە بە نیازت مناڵەکانیان بۆ ساڵی خوێندنی 2022 بۆ 2023 بخەنە بەر خوێندن چ لە ئاستی سەرەتایی بێ یاخود چ لە ئاستی باخچەی مناڵان بێ دیارە داوایان لێ کراوە لە 26ەوە تا لە 26 مانگی ڕابردووە ناو تۆمار بکەن تاکو 26 تاکو 26 ئەم مانگە کە 13 ڕۆژی ماوە دیارە لە دوای ئەو ماوەیە وەکو ساڵانی پێشوونیە ئەو سیستەمەی کە تایبەت کراوە کە بە سیستەمی ئیپەروەردە ناو دەبرێت ئەو سیستەمە قوفڵ دەبێت واتە دوای 26 تەمووس هیچ ناونووسینێک نامێنێت چ لە ئاستی قۆناغی سەرەتایی یاخود لە ئاسی باخچەی مناڵان یاخود ئەو کەسانی کە دابڕاون چ لە قۆناغی ناوەندی و ئامادەیەکان واتە ئەو هاوڵاتیانەی کە بەنیازن بۆ ئەم ساڵ چ خۆیان بخوێنن لە هەر قۆناغێکدا بێت چ مناڵەکانیان پێویستە تا 26 ئەم مانگە لەسەر جەم ناوچەکانی هەرێمی کوردستان وەک ئاماژەم پێکرد ناوی خۆیان تۆمار بکەن وە کۆتا بابەت ئەگەر پرسیارێکتان نەبێ منەمەوێ ئاماژەی پێ بکەم سەرڕای ئەوەی لە ماوەکانی ڕابردووە لە کۆتا ڕۆژەکانی مانگی حوزەیراندا بڕێک گرژی و ئالۆزی لە سنووری ناحەیەی قادرکەرەم ڕوویداوە بە تایبەتتر لە سنووری کۆمپانیای داناغاز بەڵام سێ جار بە موشکی کاتوێشا هێرش کرایە سەر کۆمپانیای ناوبراو بەڵام لەگەڵ ئەوەیە کۆمپانیاکە ئیشی ڕانەوەستاوە چ ئەو کاتە و بە ئێستایشەوە هەناردەکردنی غازی شل چ لە ڕێگەی تانکەرەوە چ لە ڕێگەی بۆریەوە بەردەوامە و لە ئێستاە ڕۆژانە کۆمپانیای داناغاز بڕی 453 میلیۆن پێ سێجا غاز هەناردەی دەرەوە دەکات وەک ئاماژەم پێکردیارە لە ڕێگەی بۆری و لە ڕێگەی تانکەریشەوە بڕیارە کۆمپانیای داناغاز تا کۆتایی ئەم ساڵ هەناردەکردنی غازی شل بەرز بکاتەوە ڕێژەکەی بۆ 570 مەتر پێ سێجا لە ڕۆژێکدا واتە بەردەوام ئەبێ تاکو ئەگەێنێتە ئەو ئاستا ئەمە سەررجەم زانیارەکانی ڕۆژ بوو لە لای من ئەگەڕێمەوە لایەوە ئەگەر پرسیارێکتان نەبێت زۆر سپاس بۆ هاوکارمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمان بوو دەچینە لای هاوکارمان ئەمجد بریفکانی لە دهۆک لەگەڵمانە کاگەمجد سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لە پارێزگای دهۆک لای تۆ چی دەگوزارێ سڵاوت خودێ بینرد کنال اسمانی پیام بن جشن همی لایکی پیروز بیتن بله وەکو دیار ینی بژین جژنە قوربانی بدومایی که هات هەر چهار ڕۆژێن جژنێ هەتانو کە ئامارên فەرمینە هاتینە ڕاگەهاندن لە دیف ئامارên دەستپێکی زیاتری 20,000 کەسا قەستا هاوینگە و cihên geştiyariyên parêzgeha Duhokê kiriye merema borandina demekî xweş behraptiriya geştiyarên ku hatin qesta parêzgeha Duhokê kiriye wekû her car nava rast û jêriya Iraqê hatine wekî me gotî zêdetirî 20,000 kesa tanûkê hatine berdewam jî yenî گروپên geştiyariyên jêriya Iraqê qesta parêzgeha Duhokê dikin yanî parêzgeha Duhokê cihên geştiyarî havîngehên zor lê hene taybetî li Qeza Amêdiyê û li Qeza Zaxo yanî jimareka baş ya havîngeh û cihên geştiyarî hene gel hinde jî yanî bijîn cejna qurbanî ya ev sala yanî pileyên germê zêde bibûn
يعني برانجك يعني كو بجن حتى لوازية كتا بجن ريوراس من ججنج يعني افصاله دا ريوراس من ججن اگر بچك لواز بند اگر بو يكو پلان گرمه الهرم کردستان بگشتی بتابتی الپارزگاه دو که زده ببون جبرندش یعنی خلک پارزگاه دو که جبلی کو گشتیار تاتین قصد سری بارا و جهن گشتیاریت کر قصد جهن هند کر بونده دمکی لوره ببورینه اگر یعنی اگر هنده کو خلق قصد سر آو و بندا و ریبارات کن بو راندنا دمه که خوش آن بو هنده کش گرما شپلین گرمین دجوار خو پارزن سه حوالاتی لیفاماری نفرمی سه حوالاتی الپارزگاه دو که هتانو که گیان خوش دست دایم اکل کمالگاه ها ابراهیم خلیل زاخو باید گل هنده جی کچکا 14 سالی قضا کریم هل دور آکریل بجین با کرمان الورجی حوالاتی که دیتر جی گیان خوش دزم چه بجین دو حوالاتی القضا کری و الحوالاتی که القضا زاخو ماوی چند روزن جشن دا گیان خوش دست دایب و اگر کو ملوانی تریبارو بندا واندا کرینه بوی اگر هنده کو گیان خوش دست دا گل هنده بجین اگر بحث روشا سوتمانیه بکن الپارزگاه دو که یعنی کشین سوتمانیه هتانو کشید بردام یعنی بجین بلندیا بهای سوتمانیه تایبتی پانزینه و خرابیا کوالتیا و هتانو کش یعنی باید جه دلگرانی حوالاتیا بگشتی تایبتی شوفرین تایبتی شوفرا و نخواستم شوفرین تاکسی و شوفرین پاسا اوین کو الهیلن و گواستن کارت کن یعنی اوید ناو باجری دا کارت کن یعنی تانو که یعنی بهای یک لیتر پانزینا نورمال الپارزگاه دو که 1350 دینارایه به محسن و سوپرجی بگو منتصر دایه یعنی دیجی لقضا زاخو آمجین درگه قضا زاخو شوفرین تاکسی دوباره خرابون که یعنی بوجارا گله که شوفرین تاکسی بجین لدهو که الزاخو الوانجا خرابونات کن اگر به چنده کوکی ما گویی هم بهای پانزین بلنده هم جی کوالیتی های خرابه شوفرین تاکسی الزاخو که ما گویی با مای نیف دم جمره خرابونه که انجام داره یا سرکی نابرا دوگ زاخو دا گرد پشتین گهزن منای هاتنو او خرابون دمایک به خرابون اینا یعنی وقتی ما گویی نیفدم جمره ریاست سرکی نابرا دوگ زاخو دا گرد گازنده شوفران وقتی ما گویی یعنی بجن او پانزینا با 609 دیناران تد گلک کوالیتی های خرابه ببورن گلک رجاوی کمه یا پانزینا 800 به همان شو رجاوی کمه یعنی اف پانزینا کو یعنی بجین پال پشتی بوده تا کنن 609 دیناری بیت یا 800 دیناری بیت رجا کا کم تا پارزگاه دو که گل هنده اف 500 دیناری یعنی گازنده ان حوالاتیا زور سرهنه اگر کو اگر کو ترومبلن حوالاتیاش کار بکوون فیل پامپن وان بسوجن جبرندش یعنی همه جی شوفر تایبت شوفرین تاکسی ها گازنده یا شنبونا رجکا باش یا پانزینا 609 دیناریت کن بجن ام چندین نبجمیرات مینت سرای دا اوجد یعنی بومد دست نادتن یعنی تویام روژکی سرای بین روژکی بخو کار کن گل هندش وکی ما گویی کوالیتی گلک خرابه یعنی اوه وکو درباره بجن اوه نبتن الزاخویه بلکل سرانسری پارزگاه دو که کشا سوتمانی هیا یعنی سرارای وان بالینن که حکومت داین اوه گوتنا شوفران یعنی او بالین او سوزن که حکومت داین بونده که نرخ پانزین آن بهای پانزین جگیر کد سنوردار کد لحتانو کجی یعنی پانزین هر پان بهاین گران تفروتن هم کوالیتی خرابه هم جی بها برزه اول بگشتی یعنی زانیاری الدفمه هین الپارزگاه دو که گل هندش افرو که رنگ هندک آمارن ساخلمیه بین را گاندن روزان جشن چند کسان قصدا
خستخانه کریه و چند زاروک جدایی بوینه و چند کسان گیان خوش دست دایه تانو که آمارین تندرستی نهاتین راگاندن آمارین هاتنو چوین نهاتین راگاندن لدگل هنده امشین بجن خوشبختانت جشن افسالادا یعنی ریدان تاراده که کم بوینه یعنی شر و آلوزی یا تاوان کم بوینه بشوه که گشتی یعنی جشن که آرام پارێزگا دو که پروید شو بله بەڵێ سپاس بۆ پام نێرمانم جێت بێت لە پارێزگای دوهۆکۆ سپاس بۆ گواستنەوەی زانیاریەکانی ڕۆژ بەڵێزان بە هاوکاری هاوکارانمان لە پەیام مڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پامی ڕۆژمان پێشکەشکردن ومێ دەکەین ئاسوودە و کامەران و تەندروست بن خی گەورەتان پارێزێ لە هەموو دەرد و بەڵایەک تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ بەستۆش.